دوی دهان نخوشحال حشته چاران دوشم عرشان داخل تا دل بآر و شوات حیفه کتا روح داره جگر هەلبەستوانێ کورد مەڵە حسێنێ بزگووری وەک سەیدایە کەلەش تێناسکردن ساڵا 1930 لە گوندێ بزگورێ لە مێردینە باکوورێ کوردستانێ ژدایک بوو. کەلەش زارۆکتیەکە پر دژوار دەرباس کرد و دەردێ سێویتی نەبوونی و هەژاریە کشاند و بەرێ خۆدا بنخەتێ. سەیدایە کەلەش لە بنخەتێ دەرباسی ناو جیهانە خوێندن و نویساندنێ دبە. سەیدایە جەگەرخوین باندۆرەکە مەزن لە کەلەش دکە و ویهان ددە دا هەلبەستان بنویسە و ژگەلێ خۆرە ببە ڕێنیشاندەر و چرایەک و تاڕیتیە هەمبز ji hev تەرت و بەلاv بکە. ڕاستە کەلەش هەموو تەمەنێ خوا دناو دژواری و زەحمەتیاندا قەداند لێ گورزێک بەرهەمێن بەدەو لە پەیخوا ژمەرە هشتن وەک دیوانێن ئەم و دیژمن ڕێکە گەل دەردێ مڵەت ڕۆناهی خەبات حەلەبچە بەربانگ و پرتووکە گوتنێن باو و کالا. کەلەش هەلبەستێن بە قافیە و کلاسیک دنویساندن ژیاناویە دژوار باندۆر لەسەر ناڤەڕۆکە هەلبەستێن وی کرد وی هەرتم لەسەر کول و ئێشێن خوا و مڵەتێ خوا دنویساند و هەلبەستێن سادە و بەدە و دەئافراند. لە گۆرزانین و ئیمکانێن خوا کەلەش کە دەکا بەرچاو دوارێ پەیڤ و هەلبەستە کوردیدا لە ڕۆژئاوای کوردستانێ دا لەومە ساڵا 2001 کەلەش خەلاتە مەهرەجانە هەلبەستە کوردی لە سووریێ یان نەهەمین وەرگرت. هەروەها ساڵا 2002 خەلاتە سەیدایە جەگەرخوین ئایەکەمین ستاند. سەیدایە کەلەش دە حەژدەهێ حەزیرانە 2007دا لە باژارێ قامشلۆ دە هەفتێ و هەفت ساڵیە خۆدا کۆچا داوی کرد و لە گۆرستانە قودور بەگێ هاتە ڤەشارتن. بەسا مستەفا ڕووداو هەوژێ مەستەر من کردن و سەرێ لە گیهایە عەزمانە